سەرچاوی ئەمە برادران یەک دوێنێ ئەوە تیرۆر کرا لیوا محسین هاوژینی سەرۆکی لیستی فراکسیۆنی پارتی لە بەغدا ڤیان سەبری دیارە بەشێکی بەهۆی هەڵوێستەکانی ئەوان دژمنکاری شتیان هەبووە بەڵام بەڕێزان ئەوە کاکڕەنزەر باسی کرد 500 مەتر لە قونسڵەی ئەمریکی دوورکەتەوە کوژرایە 500 مەتر دوور بۆیان ئەوەتە ماڵی و 1 کیلۆمەترە کەسێک لەگەڵی سوار بووە وسیارەی درە بەسە و کەسە دیار نییە یەک دنیا کامیرە لەو منتیقەیە ئەرە چیرێ هات وەرن بە خەڵک برێ کورەوە لیوایە لیوایی هاوار لیوایەک ئێستا بکوژێ لە سوی دنیا خرادەبی لە هەر وڵاتەشکە گەمە نییانی کابرا لیوایە کوژایە هاوژینی ئەوەیە برادرا من لە بۆم دێم نەکرد بێم دەسەوە باسکەم کاگڕەنزەر گەڕایی بە درێژی باسی کردیەوە ئەوکان کە هەموو تیرەکان ڕوو لە پارتیە ئەوەشی وەکو دەیانێت کە تیرۆ کردیە من دوو پام لەو نوقتەیە یەک ئەو مەسئولانەی پارتی ئەوە وەسەد بووە شیرتێم بووە ینی نەخرا بووە نەباش بووە بەڵام وەرە بزانە پارتی چ کاریرێکی خۆی نەک خەڵکیوەکی ئێمە مانان هەوڵی تیرۆریدایە هەوڵی تیرۆریدایە دایان یان تیرۆری کردیە یان سەدانی ترک وەرە بزانە چەند کادیری خۆی تیرۆر کردی کادیری ئەمنی باڵە نەک وردەکان ئەمە باز ناکەین ئەدیب هەبووم وەکو کەسی ئەدیب شێروانی وەک کەسی دووەمی پاراستن حساب بوو ئەدیب شێروانی مەسئولی مالیە بوو زۆربەی منتەلە کاتپشەوەک ڕوبەنێکی هەستان گوتیان وەڵا ئەوە کابرا کاک ئەدیب شێروانی جاڵتە لێیدا یەکێک لە ئەملاقەکانی پاراستن بۆ خۆیان دەزانی جەوهەرنامە سکرتێری پارتی بوو ژەهریترانی پێویست ناکەوە فازڵ بەرواری مەسئولی قووەی زەهەبی هەموو عێراق بوو دوای ئەوەی کوشتیان دوای 16 ئۆکتۆبر 2018 ساڵێک دواتر کوشتیان کە بەشداری لە داگیرکردنەوەی کوردستانی کردبوو وحید کۆفلی زانی چی کرد بوو برادەران یەکێک لە زێبارێ دژمنکار لە بۆ ماڵی بارزانی لە مووسڵ کوشت وحید کۆفلی یەک دنیا جەریمەی لە بۆ پارتی کردبوو کوشتیان گوتیان جەڵتە لێدا وەچی جەڵتە لێدا غازی ئەتروشی ماوەیەک جێگیری ئاسایشی ئەو لێر بوو یان گشتی بوو غازی ئەتروشی فەریدون جوانڕۆی قائیدەکی گەورە مەکتەب سیاسی زەردیس فەتحوڵڵا عەملاق و داڕێژەری فکری پارتی زەردی مەکتەب سیاسی یعنی فەلەکەدین کاکەی ئەملاقی پارتی و عەقڵیەتی پارتی بەختیار نەجەفی مەسئولی پاراستنی پارتی لە مووسڵ ئەوەی کە تۆمەتبار ئەوەی دەیانی کەشەیە ئێستا کە بە دوواچوون کەیت خاستن ئیوردا ما یان ئەوە تا وەرەسێکە پێرشەڕاژ بارزان قەساب دڵشاد یوسف شۆڕش عەباس دڵشاد حەسەن نەجار هەر لەما هەمیان کردنە دەست ئابڕویان بردن ئەنگۆ دزن ڕاستەکە بەس لەوان دەسترەیە کە سەرەوەی خۆیشان ئەوانەی کە عقوبەیاندان یەکی 8 ملیۆنیان لێوە گرتن ما قسەیمە لەوەیە برادەران نقطەکە لەوەدایە ئەو هەموو بەرپرسە ئەمنیەی پارتی کاچ خۆم کەنجی تێدەگەن جەریمەتان پێ دەکەن دوایەوە لە ناوتان دەبن دەتانکەنە دەست ئابرووتان دەبن کەرامەتتان دەشێنن هەرچ خراپەیەک دەکەن ئێوە هەر لە ناو دەچن هەر خراپەتان سومعەیەکی لەکەدار کەی تێدەگەن بەرپرسی ئەمنی هەرچی خراپەیەکتان کردبی لێرە ڕایگرن وەرن لە خۆتان ئاش بنەوە تۆبە بکەن لەگەڵ میلەتەی لە هەمووی باشترە من نمونەیەک دێنمەوە خزمێکمان هەبوو یان عاشردەکەی مەبوو هاتەوە تەسلیم بۆ دوای 88 خاڵە مەحموود عەدۆمان هەبوو لەگەڵی دانیش ڕۆژ یەکەم وتی ئەوی شەی کردی تا بڕێ قۆڕە تا بڵێ قۆڕە بەڵام لێرە ڕایگرە وتی لەبەرەوەی چەندی بکوژی هەر دەتکوشتنەوە زۆر لە توش قارەمانتر بوویتە جاش و ئەوە ئەخیر هەر کوژراوە بۆیە لێرە ڕابگری ئێوەش لێرە ڕابگرن براکەم لێرە ڕابگرن لێرە ڕای بگرن بۆ خۆتان باشترە زیاتر قێزەوە نەبن زیاتر مەلەفتان نێتە سەرێ
ئەوەتە هەر یەکێکتان دەبی چاوەڕێکە ڕۆژێک لە ڕۆژانەکو هەموو ئەو ناوانەی ژماردم تان کوژن لە ناوتان بن هەر هەتا ئیشتان پێتانە یان ئەوەدەت ئابڕوتان دەبەندتان کەنە دەست کەلەنگۆ دەستتر هەیە کەلەنگۆ تاوانبارتر هەیە یعنی نقطەکە لێرەدایە بەرپرسی پارتی کەی تێدەگەن ئەو هەموو کادیرە ئەمنیەتان دەکوژێت دوو برادەران دوو بینە سەر سوپای داگیرکەری تورک توویژدانتان ئەوەی ڕوودەدان مەسعود بارزانی بە عمری 78 ساڵی تخوا شەرم ناکەی بەجددیمە سوپای داگیرکەری تورک هاتیە لە بادینان کۆنتڕۆلی کردی ئەتو چی دەوێت دەر حکوومەتی هەرێ مەسعود بارزانی ئەنگۆچن یعنی بەجددی خەڵکی کوردستان چمایە جەیشی داگیرکردێک کاکە هینایتت قەید ناکە لە سەچیاکان ئامەنتو بالله شەڕە لەگەر برادرانی قەندیل و واوا کۆنتڕۆلی گردی کاکە سەیتەرە کاویە لە خەڵک وەرەگری خۆ دیتان ئێبرا وەڵا ئەو سۆپەرجا شایەتە کوردستانی خۆ تەسلیمی کردیە ئەتیش متەفەرزی بەخۆشت دەرێ ئەمن حکوومەتم تخوا حکوومەتداریە ئەویان جاشداریە کاچ خۆم هەموو شتێک بەخێ خێش بە معنای خۆی یعنی ئەوەی فەرقی چێ لە سویەکی ئاب بەعسیەکان لە چێ کۆنتڕۆلیان کرد لە سویەکی ئاب جەیشەکی دەیان ئەوە تینایە بەدەیان هەزار کەسی و لە ناو دهۆچێ دەیان گوندیان هەر لە دو سێ ڕۆژەی دەجیر کردیە و کۆنتڕۆل ئەوە سەیتەرەیان دانایتەوە کەرامەت لە چێی یعنی بەجددی تاچی کورد بۆمان لێ هاتیە وەخت خۆی ئەمنێکمان دەدیت هەموو قەلبمان تێکە چوو وەرە ئێستا سوپای داگیرکەر بە کەیفی خۆی دێ ئێران دێت تورکیا دێت عێراقیان هێنا بوویتە زۆر دیاردەیەکی نۆرماڵیش کورە بابە کەرامەتی نەتەوایەتی لە هەموو شتێک گەورەترە ئەگە کەرامەتی نەتەوەی نەبی ئەمە لە وڵاتی چی ئیشم بە کوردستانە هەموو قانونێکی هەر جوانی ئەو وڵاتەم لەسەر شانە بەدەیان بە ملیۆنان کورد لەو ئەوروپای خەمی نیشتیمانی ئەگە کەرامەت نەبی چییە ئینتیمایە ئەوانەی دەڵێن هەستی نەتەوایەتی نییە و نازانم چێدە کاکەەوە دەبینی لە ئەوروپا نەمردیە نۆرە ئەوەیە کە ستەمەکەیە چۆن دەگرێت جێشی تورکی بەو دەرەزەی بێتن کەسیش قسە نەکە هەر ناوێرن بدرێتە میدیاکان ئیدانە بکرێتن کاکە کو دەکرێت هەویە لە خەڵکی کوردستان وەربگیرێت ئەوان تەحەکوم بکەن چێ سەرۆک وەزیرانە ڕەجەب تەیب ئەردۆغان یا مەسرور بارزانی لەو لایتکە وەرە سەیر بکە زرب کەسێک دەبینی ژنەکەی کچەکی خوشکەکەی دەداتە بەرگو لە چێ لە کوڕەشی دیکە من تەسانە مەسەلەی ناموز لە کوردەواری ما زۆر زەعازە و ناخۆشە و بەڕاستی کەلتورێکی قێزەوەنا ناخۆشە خەڵک هانی ئەوە دەدا بەڵام کورە کاکە کەرامەتی نیشتیمانی لە چێ و شەڕەفی ئەوەی چێ کچەک لەگە کوڕەک خۆشی دەوێت یەکتریان ماچ کرد دنیای خرا دەکەن کەرامەت لەبەرەوەی چێ فەقیرە دەرەقەتی دێن خوشکەکەتان بەس ئەوی دێت ئاوا کەرامەتمان دەشتێنی کەس قسە ناکات کەس قسە ناکات چ کەرامەتەکە یعنی چێهانمان ئێستا کەرامەتمان هەیە کە جێژی تورکی بەو دەرەزەی لە ناو نیشتیمان دەسوڕێتەوە ئینسان یعنی وەرە 20 ساڵ کورە بەوەڵا برا وەختی خۆی جێمانە زنجیری دەبابەدە بوو هەموو قەلبمان تێکە چوو چاوت بە ئەمنێک دەکەت بە جلکەکی زەیتونی دەکەت سوپای داگیرکەری تورک هاتیە هەر نەبایاندی تێ نەبارە کەرامەتی تاچی کردووە ئەوە بووە ئەس دەکات شم دەستی زرب وەڵا دوو گول لەوەی دەدا غیرەتی خۆی بەوەی بەتاڵ دەکات درێژ خاوە شەرەفم بە دەردی بێشکچی گوتنی ئاموو دەچیان تێبڕینە کەس قسە ناکە بەڵام دێتن لەسەر ئەوەی یان دەچن گوجی لە سەگ و سەگ لی دەدەن گوایە کەرامەتیانەیە بێویژدانینە ئەو هەموو ئەوە بێ کەرامەتێک کە جێشی داگیرکەر هاتیە لە ناو کوردستان هەویەی وەردەگریتن تحکم بە خەڵک دەکات هاوڕێن ئەو دوو ڕووداوە زۆرم ئەوەی کرد یەک نازام ئەو پارتیە ئەو هەمووی تیرۆر کرد ئێستا خۆی خلاص کرد چاری مەکتەب سیاسیە چوار جوانڕۆی جەوهەر نامێر فەلەکەدین جەرجیس فەتحوڵڵا دەیان بەرپرسی ئیداری خۆی یان کردە دزیان ئەوە تەجروبە وەربگرن ئەوەندەی مای تانە هەر بەلای کەم لێرە ڕای بگرن کاتێکی خۆش